بەڵە خۆشەویستان جارێکی تر سڵاتان لێبێ ئۆچمەلای تۆریەکەمی ئەمڕۆی پرۆگرامەکەمان باس لە دووەمین پێشانگای شێوەکاری یەکێک لە شێوەکارە دیارەکان کە ئەویش شێوەکار محەممەد عەلیە کە ماوەیەکی زۆر لە تاراوگە ژیاوە و لەوێ بەردەوام بووە لە کاری هونەری و هەروەها لە ئێستادا لە شاری سلێمانی ئەمە دووەمین پێشانگای بەڕێزیانە کە پێشتریش هەر لە پرۆگرامی کورتسات مەگەزینەوە باسمان لە نوێترین تابلۆکانی کرد کە تابلۆکانی لە شاری سلێمانی و لە پێشانگایەکی تایبەتدا نمایش کرد بوو. ژمارێک لە فۆتۆکانی ئێستا ئامادەیە، پێکەوە سەیری فۆتۆکانەکەین و دواتر ئەگەڕێینەوە فەرموون. بەڵە خۆشەویستان ئەمە بەشێک بوو لە فۆتۆگەلەریەکانی هونەرمەندی شێوەکار محەممەد عەلی کە بەڕێزیان لە ستودیۆی کورتسات مەگەزین میوانمانە. کاک محەممەد بەخێر هاتی سەرچاومان، زۆر سوپاس. جاری یەکەمیش پێشانگایەکی تایبەتیت کرد بۆ کە ژمارێک لە تابلۆکانتی تیان نمایش کرابوو. ئەو پێشانگایەت یاخود با بڵین پێشانگای دووەمت چ ئیزافەیەکە بۆ پێشانگای یەکەمت؟ ئیزافە طبعا ئەم پێشانگای ئەمە تابلۆکانم کۆمەڵی تابلۆی تازەیتی هەیە و زیاتر ئەو ناوەندێکی ڕۆشنبیری هەیە لە زانکۆی جیهان بە تەکلیفی ئەوان و خۆشم حەزم کرد و وەکو معارفێکی شانی حەزم کرد لەوێ نمایشی تابلۆکان لێ بێ چونکە ناوەندێکی تازەیە بە نیسبەتی منەوانێ. بەڵێ زۆر باشە. چەند تابلۆ نمایش کرابوو لە پێشانگای؟ 30 تابلۆ. 30 تابلۆ نمایش کرابوو. ئەوەندەی کە من تێبینی پێشانگاکی پێشتر کرد لەگەڵ ئەم پێشانگایەت جیاوازیەکی زۆر ئەبینم بە تایبەتی لە ڕووی بەکارهێنانی ڕەنگەکانەوە. ئەم جارە هەستەکەی هەندێک ڕەنگی بەهێزی تایە. بەڵێ طبعا هەموو شتێک تەتەورە چۆن ئینسان گەشاکات ڕۆژ بە ڕۆژ احتیمامی زیاتر پێیت هونەرش خۆی ئیبداعە، یعنی خۆی مۆهوبەیە، بەڵام تۆ ئەو مۆهیبێ ئیبداعی تیاکەی هەڵی لەگەڵی بۆی بەرەو باشتری بەری بەرەو چاکتری بەری. ڕاستە زۆر باشە. ئەو ستایلەی کە تۆ کاری پێیەکی شێوازێکە ئەمە فریا، یعنی بڵێن سەردەمە لێرە بڵین پشتم بە مەدرسەیەک نەبەست و هەتاوەکو تێکەڵە لە هەموو شتەکان. مەسەن بۆ نمونە تیاتی ئەشکاری هەندەسین بەکارهێناوە، شێوە ئەندازەکان شێوە ئەندازیەکان و تیاتی شێوەی تریتیە. مەسەلەن لە باتی ئەوەی کەوا من بێم درەختێ بکەم یان بێم شاخێک دروستکەم بە فۆرمێکی شاخ و شتەکەم هێناوە دامڕشتووە. زۆر باشە. کێ بوون ئەوانەی کە لە ناو پێشانگاکەت ئامادە بوون و تێبینیەکانیان چی بوون؟ ئەوانەی لە پێشانگاکەم ئامادە بوون سەرۆکاتی زانکۆی جیهان بوون، مامۆستاکان بوون، تەلەبەکانیان بوون و زائیدەن کۆمەڵێک هونەرمەندی
خۆمان خۆشەویستان و هاوڕێکانم کە هاتن بۆ ئێ بەڕاستی زۆر بەڕێزەوانێ سپاسیانەکەم چونکە ڕێگاکە دوور بووە ڕاستی بێ بەڵام حەزیان کرد یعنی نخبەیەکی باش لە هونەرمەندان و لە دۆستان و عزیزانم هاتبوون. بۆچی ئەمە دووەمین پێشانگای تۆیە؟ دووهەمین پێشانگای تایبەتی بێگومان بەشداریت کردو لە پێشانگای هاوبەش. لە پێشانگای هاوبەشیش بەشداریم کردو دوای پێشانگای یەکەمم بەس لێرە باسی یەکەم هاوبەشەکانم نەکردو ئەمیان تایبەتە. ئەمان تایبەتە وەکو چۆن لە ڕابردووشە پێشانگایەکی ترت بە هەمان شێوە ئەو لە پرۆگرامی کورتسات مەگەزینەوە زۆر بە چڕی و بە پوختی باسمان لەو پێشانگایە کرد. ئێستا زۆرێک لە هونەرمەندان لە پێشانگاکانیاندا نرخ لەسەر تابلۆکانیاندا ئەنێن ئەمە کارێکی زۆر باشە بۆ ئەوەی کە هەم نمایشکردنی تابلۆ هونەریەکانە و هەم بە بازارکردنی کارە هونەریەکانیشیانە. ئەمە چۆنە؟ خۆشبەختانە من ئێمە بوونیەتە پێشانگا ناکەین هیچ هونەرمەندێک بێگومان بۆ نیازە پێشانگا ناکاتەوە بە تەمابین بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ نزیکەی 4 تابلۆم فرۆشرا هەر ئەمڕۆ ئەنکە مەماوەی کەمە سعات 2.5 کرایەوە تا سعات 1 4 تابلۆم فرۆشرا. زۆر باشە. پێتان چۆنە ئەگەر تابلۆکان تەنها لە هۆڵەکاندا نمایش نەکرێن بەڵکو پێشانگای تر یان با بڵێن چالاکی تر ئەنجام بدرێ بۆ ئەوی کە کەسانی ئاساییش بتوانن پێشانگاکان ببینن یاخود بینەری نوێترین تابلۆکانی هونەرمەندان بن. بەڵێ خۆی ئەوەی من ئەمڕۆ ئەوەی من تایبەتتر بوو چونکە لە ناو جامیعەیەکا بوو زۆر کەسەر بووی نەبووە بێتە ناوەوە مەسەلا ئەوەی کە داوت نەکرابێ بووی نەبووە مەسەن لە گەلەری ئەمنە سوورەکە کە پێشانگاکەینەوە خەڵک لێو بڕات ببینێت بە سەرەکەمی یەتەژورەوە بەڵام ئەمە جیاوو ئەمە لە ناوزانکۆیەکە و تەنها ئەوانەی کە لە ناوزانکۆکەن بۆیان بەڵام چەندها تەلەبەر ئێمە درێژمان کردێتەوە کاتەکەی چونکە زۆر تەلەبەر ئێمە ئەمڕۆ مەجالی نییە سبینێت مەجانی دوو سبەیەت ئەمەی ئێمە شوێکی تازەگەریان داڵێم تازەگەر بەڵام یعنی لە شوێنان ئەیکەیتەوە ئەم پێشانگا شتێکی چاکە. بەڵێ یەک جار تابلۆکان نمایشەکەی یان بەنیازیت لە چەند شوێنێکی تر بۆ نمونە لە گەلەریەکی تر لە شوێنێکی تر خۆ نمایشکردن و بردن بە ملات تۆزێ ئەرکە بەڵام شتێکی باشیشە یعنی هەم بتوانی لە هەمان کاتدا کە لێرە لە زانکۆیەک پێشانگاکە و نزیکەی 30 تابلۆ نمایشەکەی بتوانی لە چەند گەلەریەکی تریش بۆ ئەوی کە خەڵکانێکی تر گەلەریەک کە ببینن یاخود تابلۆکان ببینن و هەم ڕێگایەکی باشە بۆ ئەوشی کە جارێکی تر بە بازارکردنی تابلۆکان تا ڕەنگە تابلۆی زیاتر لەو ڕێگەیەوە بفرۆشی. خۆی ئێمە طموحمان هەیە خۆی هونەر چییە؟ هونەر زمانی چاوە و خواردنی چاویشە. بەڵێ خواردنی چاوە هەتا هونەر و جوانەکەی هونەر جوانەکەی سەرکێشێکی تایە ڕاست ئێمە بەردەوامی لەو سەرکێشیە ئەو هونەرمەندان بە شێکی گشتی قساکەم بەردەوامی لە تابلۆ دروستکردن لە نمایشکە حەزەکەین بەڵام ئیتر زۆر جار بارودۆخکە یارمەتیت نایە زۆر جار بەڵام هەر بەردەوامی. زۆر باشە بێگومان هەموو هونەرمەندێک کاتێک پێشانگایەکە کاتەوە پێشانگاکەی هەوڵەدان ناوێکی بۆ دەستنیشان بکات لەژێر ناونیشانێکە بێ یان ئەگەر ناونیشانیشی نەبێت پەیامێکی لە پشتەوە بێ پەیامی پێشانگاکەی تۆ و ناوی پێشانگاکەت چی؟ وڵای ڕاستی بێ ناومان لێنە بەڵێ هەر یەکسوتمان زانکۆی جیهان زۆر بەناو بوو لەوێ کە بڵێن لە زانکۆی پێشانگایەکی شێوەکاری لە زانکۆی جیهان دەکرێت چۆناڵێ مەڵبەندێکی ڕۆشنبیری باشیان هەیە بەڕاستی زۆر چالاکن کاک بەختیار هەڵەبجەیش هونەرمەندێکی دیارە ئەو سەرپەرشتی ئەو شوێناکە زۆر سپاس یەکەم لێرەوانەیە زیاتر تێجا ئێویش بوو بەڕاستی ئەنی ئەگەر بگرێت کاک بەختیار نەوەلوانی من نمایشم نەکردا لەوێ. باسی ڕنگمان کرد ڕەنگەکان هەمویان ڕەنگی بەهێزن و ڕەنگی زۆر کراون ئەمە بۆ بینەر سەرنجڕاکێشە یاخود شێوەکار گوێ بەوە نادا تەنها کار لەسەر ئەو بیرۆکەیە ئەکات کە سەرنجڕاکێش بوو سەرنجڕاکێشە بڵێ خەڵک حەزی لەوەیە چونکە بەشێکی گشتی ئێمە کۆمەلگای ئێمە تۆزێک ئێستا تۆزێکی نێک پێ و دیارێت یان چۆن ئەڵێ ماتیەکی پێ و دیار بەڵام کەشتێکی وا بینێ وەکو چالاکیەک وەکو گەشتبوونەوەیەک هەستەکەم بەدڵیانە هەستەکەم تابلۆکانم بۆچی ئەم
جۆرە تابلۆیانە یاخود ئەو تابلۆیانی کە لە ناو پێشانگا شێوەکاریەکاندا دەیبینین جارێکی تر نایان بینینەوە تەنانەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش نایان بینینەوە ئەمڕۆ من زۆر سێرچم کرد بۆ تۆ بۆی بزانم شوێنێکی تایبەت هەیە ئەکاونتێکی تایبەتیت هەیە یاخود وێبسایتێکی تایبەت هەیە کە من کارە شێوەکارەکانی تۆ ببینم لێوێ بەڵام نەمدۆزیەوە بۆ کارەکەی چییە؟ هۆکارەکەی جارێکم خۆی هۆکارەکەی نەدۆزیوەتەوە ئەو یەکەم هۆکارە شتمان هەیە ینی شوێنێکی بڵین شوێنی ئیشکردنیشمان هەیە وەکو گالەری؟ بەڵێ ئەمەی خۆم تایبەتیم هەیە کە نایبینیتەوە مەسەلەن بۆ نمونەی 30 تابلۆم هەیە ئەو چواریان ڕۆشتووە بەڵام زۆرە ئەگەر من دەشی ببینم زۆرە وردە وردە کەم بێتوانێ ئیتر بەعزێکی ئەبەخشرێ و بەعزێکی خەڵک دێت ئەکڕێ و ئیتر بەعزێکی لای خۆم ئەمێنێتە باوەڕ کە ئەو هونەرمەند بە شێکی گشتی ئەگەر تابلۆکە بشفرۆشە دڵی لایەتی ئەمە بە دڵ حەز ناکا بڕوات ئەمێ ئێستا حالیە من بۆت باسەکەم تابلۆیەکم لە شوێنێک هەیە سێرم کە لێ نەماوە پرسییم کە سێرەکەم لە شوێنێکی ترا یعنی هەر لەو بینایە من پرسیارەکەم ئەوە بۆ بۆچی شوێنێکی تایبەت نییە وێبسایتێک نییە کە شێوەکاران لە دوای کردنەوەی پێشانگاکانیشان هەموو تابلۆکانیتیان نمایش بکەن میمانە بەڵام ئێمە وین فاوندیشنمان هەیە وین فاوندیشن لێ تابلۆ نمایش کراوە تابلۆی زۆر تایە بەڵام هەموو تابلۆیەکی تیانەوە کاری هەموو شێوەکارێکیشی تیانە شوێنێکی ینی شوێنەکە بچووکەی بەشی هەموو هونەرمەندان ناکە میمانە ڕەنگە کەسانێک کە بن پێیان خۆش بێیان زۆر حەز بە کڕینی تابلۆ بکەن بەڵام یان نەزانن پێشانگایەکی شێوەکاری هەیە سەردانی بکەن یان کاتیان نەبێ بەڵام ئەگەر شوێنێک هەبێ وێبسایتێک هەبێ بە تایبەتیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا شوێنێک هەبێ کە زۆر دیار بێ خەڵک زۆر دەستی پێ بگا لەو ڕێگەیەوە زۆر بە ئاسانی تۆتوانی هەموو تابلۆکان ببینیت و هەم ئەگەر نرخیشیان لەسەر بێ زۆر ڕاستە ئێمە هەمانە مەسەلەن ئێستا بەختیار سەعیدمان هەیە بەڵێ ئەو حەوت ڕەنگەی هەیە حەوت ڕەنگە شوێنی کێر هەیە تابلۆ فرۆشێت یا مەسەلەن ئارت فرۆشمان هەیە ئەوە لێش هەمانە بەس کافی نییە بۆ ئێمانە مەسەلەن بۆم هەیە 2 تابلۆ بەرم 3 تابلۆ بەرم بەڵام ئەمەی تۆ باسەکەیت ئەبێت زۆر گەورە بێت شوێنێک بێت کە هەم پشگیریەکە بۆ هونەرمەندان هەم ئەو کەسێک کە تابلۆکرێ ڕووکاتی کۆ خۆ بێ ڕووکاتە شوێنێک بیرۆکەی تۆ چییە بۆ ئەم بابەت حەزەکەم جارێ پێش هەموو شتێک بیرۆکەی من ئەوەیە شوێنێک بکرێتە ناوەندێکی ڕۆشنبیری گەورە بکرێتەوە بۆ هونەرمەندان بەرهەمەکانە لێ نمایش کرێ خۆشێکا با هەبێ شێتی نیە مەسەلەن من 50 تابلۆم هەبێ 30 هەبێت 10 هەبێ با من 5 تابلۆمێکی 5 تابلۆ وردە وردە خەڵکانە چن بۆ سەی تەرجیعیشە بن یا تۆ لە باتی ئەو بچی بۆ شوێنێک دیارێک بەریت تابلۆیەکە کڕی لێ بەڵام مەسەن نەبوو باوە چی شتێک ترە کڕی زۆر لە تابلۆ زیاتر گرانتر بەس تامی ئەمەش نایەت ڕاستە ئێستا زۆر ناوەندیش هەیە کە کۆپیڕایتی بڵێن تابلۆ ئۆرجیناڵەکەکەنەوە بەڵێ هەیە بەس بەکەمی هیچ هونەرمەندێک هەیە کە لەسەر ئەم بابەت نووسیبێتی هەموو شتێک پشگیری ئەوێت هەموو شتێک مەسەیسا من هاتم بۆ ئێرە جەنابتان سپاسانەکەم سپاس بۆ کورسات بەڕاستی شوێنی هەمووانە سپاسانەکەم ئیتیمامتان بە مۆزوعەکەیەوە چەند جار تەلەفۆنتان کردووە ئەمە گرنگی پێدانە خۆی لەخۆی گرنگی پێدان ینی من هاتنم بۆ ئێرە زیاتر ڕێزی جەنابتان و ئەو اینجا دوای پێێتەوە هونەرەکە ئەوە ئەگەر ئێوە نەبلوانی من ئەمە نەکەم بڵێ لانێ شوێنێکتر ئەو هینەی نەبێ بۆ من چۆن دەوری هەیە هاوکاری پشگیریکردن زۆر دروستە حەقا هەبێت بەداخەوە بە پێی پێویست نییە زۆر باشتر بووە. زۆر باشە باسی گەلەریمان کرد زۆرێک لە هونەرمەندان گەلەری تایبەتیان هەیە و پێشانگای هەمیشەییان هەیە هەم کاری تیاداکەن و هەم زۆرێک لە تابلۆ شێوەکارەکانیشان هەم لەوێ ئەیپارێزن و هەم کە کەسێکیش سەردانیانەکە بینەری تابلۆکانیانە بێ و ئەگەر بە تایبەتیش ئەگەر کەسێک کڕیار بێت پێی خۆش بێت تابلۆیەک بکرێت ئەو هەموو تابلۆکانیە بینێ زۆرێک لە هونەرمەندان و تۆ ئاماژەت بۆ کرد کە خۆت گەلەری تایبەتی گەلەریم هەیە هاتووشن بۆلام مەسەلەن هەبووە وتێتی من بۆ شوێنەکەی ئەمێ بچم و دیارێکی جوانم پێبێ باشم زانیوە تابلۆی 2 تابلۆی بردووە هەیەشتیوە یا هەیە حەزی کردو بێت شوێنەکەم ببینێ هەیە مەسەن بینێ شتومەکان بینێ و شتانی کە بەکاری هێن ماتریاڵەکانیانش ئەدەواتی ترکە
لە هونەرەکەمان بەکارێنم بینیانە تەجییان کردوم پیان خۆش بە و قاوەکی خواردتە لای من یعنی هەمومان ئەکسریان هەیە من خۆم چوون بۆ گەلەری ڕەفیق کوشتم ئەوان هاتن وەلای من ئێستا ئەو کەرەستە و با بڵین ماتریالانەی کە بەکارێهێنن لە کوردستان هەمووی بەردەستە بە کوالیتی زۆر نەوەڵاوە بەردەست نییە بەس باشە بەڵام گۆڕانکاری زۆر بەسەر هاتووە خۆی چۆن ئاڵێت سەرکێشی تیا خۆی هونەر و جوانیەکەی سەرکێشیە هونەر و جوانیەکەی سەرکێشیە ئێمەش بۆ ئەوی ئەو بەرهەم هێنین بۆی بەرهەمی بێنین بۆی دیار بین بۆی شتێک بیت ئەبێ سەرکێشی بکەیت زۆر ڕاستە بۆچی لەناو ئەم پێشانگایەت واتە لە نمایشکردنی ئەم نزیکی 30 تابلۆی کە نمایشکرا بوو هیچ پۆرترێتێکی تیانە بوو پۆرترێت خۆی لێرە هونەرمەند هونەرێکمانەیە ئەو کاتی خۆی بڵین جۆرێک لە ئینطباعی تایە مەسەن سروشتە یان پۆرترێتە ئێستا من پێویست ناکە دانیشم پۆرترێتێکی تۆ بکەم هەندەکەت ڕسمێکی تۆگرێت زۆر لەوەی من جوانتر بەڵام هەر ئەوش گرنگە ئەو قۆناغە تێپڕ بەڵام هەر گرنگە ئەو ئەساسە کلاسیک ئەساسە بۆمانەی ئێمە پۆرترێت دروستکردن ئاسان نییە بەڵام ئەمە لە پێشترا ئەو ئەساسێکە بۆ ئەماوەکو بنچینەیەەکە زۆرێک لە شێوەکاران هەوڵ ئەدەن کە پۆرترێتی کەسایەتی دیارەکان بکەن و شێوەکارە یاخود باڵین شاعیرە گەورەکان جارێکی تر پۆرترێتیان دروستەکەنەوە کە دەستکەوتنی یاخود بەردەستبوونی فۆتۆکانیان کارێکی زەحمەتە ڕاستە تەمان پۆرترێت تامی خۆی هەیە من ئەگەر من بڵین دەڕسمم هەبێ بەڵام پۆرترێتێکی هاوڕێکی هونەرمەندمە بێ مهمترە زیاتر احتیفاظی پێوەکەم زیاتر هێڵمەوە لای خۆی ئەو گرنگترە و ئەمە توانە سەلیقەی هونەرمەندە شێوەکارەکەش زۆر پیشانەیە مەسەلەن جاران کە ڕسمی سروشتی کردووە شاخەکەی جوانتر کردووە لەوەی کە هەیە ڕەنگەکانی گەڕا بۆ ڕەنگێک لە ڕەنگی شاخەکە ئەوە ئینتباعی پێفتێ بڵین ئەبێ هەموو شێوەکارێکیش بۆ قۆناغەیە تێپەڕێت قۆناغی سکێچی هێڵکاری با بڵین خۆی ئەوانە بناغن تا بناغت بەهێز بێت طبعاً تيجي بهيسة بيت. أبي عندك قناغ هي بدي بيتت ياخذ بري بيتت إن جاتواني بشان جاي. خوي أمانة خوي لأخوة قرارات. عندي سبنجت قرارات. يعني تزوج جار ألين مثلاً ما مصاب بشيء أنا أسرته وتلو كي أنا أسرته. درختك بشيء أنا أسرته بميو كيا. بوشي كاتا فانا كش بيشو كاركاني وباكراوند كان اسريتو زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری زیاتر بۆ هیواین لە پێشانگاکانی داهاتوو تریشدا میوانداریت بکەین زۆر بەخێر هاتی سپاس بۆ جارێکی تر بەخێر بێت.